ئەم کاتتان باش. پەرلەمانی عێراق کۆتایی باچاوەڕوانەکان هێنا و دوجار کاتی ئەو دانیشتنی دیاری کرد کە بڕیارە گەورەترین بودجەی لە مێژووی عێراقدا تێدا پەسەند بکرێت، بەڵام هێشتا خاڵە ناکۆکەکانی تایبەت بە پشکی هەرێمی کوردستان وەکو خۆیان ماون. بڕێرە پێش دانیشتنەکەی پەرلەمان لیژنەی دارایی کۆبوونەوەیەکی چارەنووساس لەو بارەیەوە ئەنجام بدات. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بەرنامەکاری دانیشتنی ڕۆژی پێنجشەممەی داهاتووی بڵاو کردەوە کە تەنها لە یەک خاڵ پێک هاتووە کە ویش دەنگدانە لەسەر پرۆژەیاسای بودجەی عێراق بۆ ساڵەکانی 2023 و 24 و 25. دانیشتنەکەش کاتژمێر 1 پاشنیوەڕۆ دەست پێ دەکات. دانیشتنی دەنگدان لەسەر پرۆژەیاسای بودجە بڕیار بوو 27 مانگی ڕابردوو بەڕێوە بچێت، بەڵام بەهۆی ناڕەزایەتیەکانی کورد لەو گۆڕانکاریانەی کە لیژنەی دارایی لە ئامادەکانی تایبەت بە هەرێمی کوردستاندا کردی دانیشتنەکە دواخرا. هەرچەندە نزیکەی 2 هەفتەیە بەهۆی ناکۆکیەکانی پەیوەست بە پشکی هەرێم پرۆژەیاسای بودجەی عێراق دواکەوتووە، بەڵام پێ ناچێت لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا کارێکی ئۆتۆ کرابێت بۆ گەیشتن بەڕێکەوتن، چونکە ئێستا کە کەمتر لە 48 کاتژمێر بۆ دانیشتنەکەی پەرلەمان ماوە هێشتا ناکۆکیەکان وەکو خۆیان و فراکسیۆنە کوردستانەکان ئومێدەوارن لە کاتژمێرەکانی داهاتوودا ئەنجامی دڵخۆشکەر بەدەست بهێنن. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق بازوومی گوت دانووسانەکان لەبارەی مادەکانی تایبەت بە هەرێم بەردەوامە. فواد حسێن لالایەنی هەرێمی کوردستان و هادی عامریش لالایەنی چوارچێوەی هەماهەنگی سەرۆکایەتی دانووسانەکان دەکەن. ڤیان سەبری گوتیشی هەر گۆڕانکاریەک بکرێت دەهێنرێتە لیژنەی دارایی و دەنگدانی لەسەر دەکرێت. ئەو کاتێکدایە بڕیارە پێش دانیشتنەکەی ڕۆژی پێنجشەممە لیژنەی دارایی کۆبوونەوەیەکی چارەنووساس بکات و دەنگدانی کۆتایی لەسەر پرۆژە یاساکە بکرێت. لەوێ دەردەکەوێت کە مادەکانی تایبەت بە پشکی هەرێمی کوردستان چۆن دەبێت. جلسة يعني رئاسة مجلس النواب تحديد أم جلسة كزينة روجا بيشندي لازم اختصاصي وانا وتوقع إشهاد مناخر كردن لقبلي هندك لأنداماني مجلس النواب تقريبا حدودي حفي بيج أندامك لبو أو جلسة وإمش بردوامين وكي قفتقو لسر أم بابتاني هريمي كردستان أو ما بيتكرت بو يعني بو درباري مادة 13 و 14 وكي يعني محافظة لسر حقوق هريمي كردستان اي مدكي ومفاوضات مستمرة. دكتور فؤاد موجودة وحاجر عن هذا العاملين لقبل إطار تنسيقي وهر قران كاريا كيش بده بيتا لبو لجنة مالي بيتا تصويت جان للجنة مالي وشدي كنينة. لە پرۆژەیاسای بودجەی گشتی عێراقدا 3 مادە تایبەتن بە هەرێمی کوردستان، ئەوانیش هەریەکە لە مادەکانی 12، 13 و 14. هەرزوو مادەی 12 وەکو بۆمبێکی تەوقیتکرا و وەسفکرا کە لە بڕگەیەکیدا دەیگوت نابێت پشکی هەرێمی کوردستان زیاتر بێت لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکانی، بەڵام پاش ناڕەزای هەرێم ئەو بڕگەیە لابرا، بەڵام دواتر مادەکانی تایبەت بە هەرێمی کوردستان کێشەی گەورەتریان بۆ دروست بوو. 25 مانگی ڕابردوو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە دانیشتنێکدا گۆڕانکاری زۆری لە مادەکانی 13 و 14دا کرد و چەندین بڕگەیان بۆ زیاد کرد تاوەڕادەیەی بەشێک لە ئەندامە کوردەکان گۆڕانکاریەکانیان با کودەتا وەسف کرد. لەو دانیشتنەدا ناکۆچیەکانی نێوان یەکێتی و پارتی ڕەنگی دایەوە. هەرچەندە نوێنەری پارتی لە لیژنەی دارایی بایکۆتی دانیشتنەکەی کرد، بەڵام نوێنەرەکە یەکێتی مایەوە و لەسەر پێشنیازی ئەوان چەند مادەیەک بۆ پرۆژە یاساکە زیاد کرا. سۆران عومەر پەرلەمانتاری عێراق بازوومی گوت هەرچەندە پرۆژە یاسای بودجە ئاستەنگی زۆری لە بەردەمدایە، بەڵام ئومێدەوارن لا دانیشتنەکەی ڕۆژی پێنجشەممەدا پەسەند بکرێت. دوو بەیانی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە ئەکرێت. ئێوە پێتان وایە پرۆژە یاساکە پەسەند بکرێت؟ ئاستەنگی لە بەردەمە ناکۆکی هەیە، نیگەرانی لایەنەکان هەیە و ناکۆچی نێوانیەکێتی و پارتیش بەشێکی پەیوەست بە بودجەی هەرێم لە مادەی 13 و 14 ئاستەنگ دروستەکە، بەڵام ئومێ دەکەم بە قازانجی خەڵک بە نەتیجە کۆتایی بێت. بەڕای خودی سۆران عومەر پێتان وایە پرۆژە یاساکە پەسەند بکرێت؟ ئیشەڵا پەسەند دەکرێت، چکە عێراق بەبێ تێپەڕینی ئەم یاسای بودجەیە دۆخێکی خراپێ بێ کە هەمووان چاوەڕێن ئەم یاسایە جێبەجێ بکرێ، دۆخی خەڵک باش بکە، ئەو بەڵێنانەی کە لە یاساکە هەیە
جێبەجێ بکرێ ئەو بڕگە و مادانەی پەیوەندی بە پرۆژە بە ژیانی خەڵک بە ئاوەدانی بە خۆشگوزەرانیەوە هەیە خەڵکێکی زۆری هەموو عێراق و هەرێمی کوردستان چاوەڕێەوەن و بۆ 3 ساڵیشە کە ئەمە کارێکی باشە بۆ ئەوەی حکوومەت ئەو تەمەنەی ماوێتی بە جێبەجێکردنی یاسای بوجە بەڵێنەکانی خۆی بەرێتە سەر. زۆران پێتان وایە هیچ ئەمەلێکە بێت لەگە پەسەندکردنی پرۆژە یاسای بوجە بۆ موچە فەوتاوەکانیان موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان؟ ومێدەکەم بتوانین ئەو بڕگەیە بیێڵینەوە کە لە سادەی پاشەکەوت هەر مانگێک بگەڕێنرێتەوە. ئەو بڕگانی کە لە دانیشتنەکەی لیژنەی دارایی بۆ مادەکانی تایبەت بە پشکی هەرێم زیاد کران لە زۆربەیاندا ناکۆکی خستە نێوان یەکێتی و پارتیەوە. یەکێک لەوانە ئەو خاڵە بوو کە دەیگوت ئەگەر هەر پارێزگایەکی هەرێم ناڕازی بوو لە دابینکردنی شایستەدارایەکانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە پارێزگای ناڕازی دەتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ بەغداددا مامەڵە بکات. یەکێکی دیکە لە خەڵە زیادکراوەکان کە ناکۆکی و مشتومڕی لێکەوتەوە گەڕانەوەی لا سەدادەی پاشەکەوتی موچە بوو. یەکێتی و نەوەی نوێ و یەکگرتو خۆیان بە خاوەنی ئەم پێشنیازە دەزانن بەڵام نازانرێ چارەنووسی ئەم بڕگەیە لە کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی لیژنەی دارایی و دانیشتنەکەی ڕۆژی پێنجشەممەی پەرلەمان چی لێ بەسەردێت. نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە پشکی یەکێتی بە زوومی گوت بە دڵنیاییەوە هەر شتێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێت هەوڵدەدەین ڕێگری لێ بکەین و دەنگی پێ نادەین. سەرباری نیگەرانی و ناڕەزایەتیەکانی کورد بەڵام پێ ناچێت لەوە زیاتر پرۆژە یاسای بوجەی عێراق دوا بخرێت. ڕۆژنامەی مەدا کە ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە و لە عێراق دەردەچێت لە ژماری ئەمڕۆیدا بڵاوی کردەوە باڵێکی چوارچێوەی هەماهەنگی فشار دەکات بۆ تێپەڕاندنی بوجە بە زۆرینە و پشتگوێخستنی ناڕەزایەتیەکانی کورد. ئاسوودە بن.